لەگەڵەوەی چەند ڕۆژێکە باس لە گەڕانەوەی پێشمەرگە دەکرێت بۆ کەرکووک و ناوچەکانی تر، بەڵام وەزارەتی پێشمەرگە و توێژ و دانوستان لەو بارەیەوە ڕەدەکاتەوە. بەشێک لە چاودێرانیش بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیانە بە بانگەشەی هەڵبژاردن بۆ لایەنێکی سیاسی دەزانن. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت هاتنەوەی پێشمەرگە لە ئێستادا بۆ کەرکووک گرنگە، بەڵام دەبێت لە چوارچێوەی یاسا بێت و هێزی کوردی بێت، نەک هێزی حزب بێت و با بڕیاری کەس و لایەنێکی دیاری کرا و بجوڵێنرێت. ئێمە پێمان وایە کە هاتنەوەی پێشمەرگە مافێکی دەستوری و یاساییە کە ئەم ناوچانە ناوچەی جێناکۆکن و لە چوارچەوەی مادەی 140 پێویستە ئەوانیش بەشدار بن لە پاراستن و لە بوونیان لە کەرکووک. بەڵام ئەوەی کە گرنگە لێرە پێویستە ئەو هێزە هێزێکی نیشتیمانی کوردی بێ و لە چوارچەوەی یاسادا ڕێکخرا بێت، نەک هێزێک بێ کە وەکو جاران هێزێکی حزبی بێ یاخود هێزێک بێ تاکە شەخص و تاکە لایەنێک بیجوڵێنێ و کاری پێ بکە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەوەی کە لە جارانە ڕوویداوە وەکو جاران نەبێواتە تەنزیمات و تەرتیباتێکی تەواوی هەبێ. بڵاوبوونەوەی هەوڵی گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە جێناکۆکەکان بۆتە باسی گرنگی شەقامی کەرکووک، چونکە هاونیشتیمانیان پێیان وایە گەڕانەوەی پێشمەرگە لە ئێستادا دۆخی یاسایشی شارەکە سەقامگیرتر دەکات. چاودێرێکی سیاسیش دەڵێت بە گەڕانەوەی پێشمەرگە دەتوانرێت هەمانگی باش لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگە دروست بکرێت، بەڵام کورد ئەزمونێکی تاڵی لەگەڵ هێزی حەزبی و شەخسی هەیە لەم ناوچانە، هەر بۆیە ناکرێت ئەم هێزەی دێنەوە کەرکووک لە ژێر هەژمونی حزبدا بێت. دێرە سەرجەم ناوچە جێناکۆکەکان وە کەرکووکش وەکو چەقی ئەم ناوچانە بەپێی دەستوری عێراقیش دەبێ بە هاوبەشی لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند بەڕێوەبرێ بۆیە هاتنەوەی هێزی پێشمەرگە ڕۆڵێکی باش دەبینێ لە دابینکردنی ئەمنیەت و سەقامگیری زیاتر بۆ شاری کەرکووک و پێم وایە هێزی پێشمەرگە دەتوانێت متمانەش لە نێوان ئەو هێزانەی کە ئێستا لە شاری کەرکووکە و لەگەڵ کوردی شارەکە دروستکە. بۆیە زۆر گرنگە هێزی پێشمەرگە هاوبەش بێت لە پارێزگاریکردن لە شاری کەرکووک، بەڵام ئەوەی کە ئێمە تەجروبەیەکی تاڵمان لەگەڵیا هەیەەوە کە نابێت هێزی حزبی و عقلیەتی حزبی ئەم پرۆسەی ئیدارەدا لە ڕابردوودا هێزی پێشمەرگەگەر بە عقلیەتی حزب ئیدارە بدرێەوە، هێزی ئەمن و ئاساییشی کوردیش ئەگەر بە هەمان عقلیەتی حزبی ئیدارە بدرێت پێم وایە لە ڕابردوودا شکستیان هێنا لەو جۆرە بیرکردنەوە و ئیدارەدانا و پێم وایە گەرب هەوڵش بدەین لە هەمان کادا لە دوای گەڕانەوەکەش بە هەمان عقلیەت ئیدارە دێن پێم وایە شکست دێن. هەرچەندە وەزارەتی پێشمەرگە دەنگۆی دانوستانەکانی تایبەت بە گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک ڕەت دەکەنەوە، بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام هێزەکانی ئەمریکا لەگەڵ پێشمەرگە چەند کۆبوونەوەیەکیان ئەنجام داوە و پێیان باش بووە پێشمەرگە بە هەمانگی لەگەڵ هێزەکانی سوپای عێراق ئاسایشی ناوچەکە بپارێزن، بەڵام تا ئێستا هەنگاوی کردەی لەو بارەیەوە نەنراوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.